دم باش تماشاوانی گلکی جا جاردن بو برنامه خو گلک بخیر بین تارم ایرو مالکی و بریارا قداغه کرنا اتومبیلین هرمه بگو من وکو د چاپا منی دا در باز بویه مالکی به بریارا که نپنی آلیین پیوندی دار های دار کرنا کو پیوسته رگیری لوان همو وان اتومبیلان بهت کرن کو تابلوین هرما کردستانی ان کو پارزگین هرما کردستانی د گلن جبوی کنه چنا بغدا قداغه کرنا چونا اتومبیلین هرما کردستانی بو بغدا کو بگو من اتومبیلین که هرما کردستانی که به شکل عراق فدرال دن هذا بو اف بريارات كدن قالوا بتايبتي كود بيجي اف بريارك نهيني وبلزه يا جماعه 864 21 11 2012 کو اف پیج بنویسینه که نویسین که وزیر به جماعه میم نون عین 161 03 ل 25 هفته 2012 به پشگیردن به سروری یاسا افغانستان رهنمایان جگیر کردن راضی بونا برای فرمانده گشتی زین چکدار دولت سروک مالکی سروک وزیران به جه ریگیری کردن ل اتومبیلین هجمارین توماریان ل پاریزگین هرما کردستان عراقیه کو بچنه بو بغدا بله برزان بریاری نوری مالکی کله چاپمنی در باز بوا باز دواکا کمالکی فرمانی دوا که او اتومبیلانی که تابلوی هریمی کردستان یان پیویا شارکان هریمی کردستان ریگیریان لی بگیره نهلن اما در بازی شاری بغدا ببین بگمان روزانه شاتو چوی کی زور هيا بگمان اكو بینی لشارکان کردستان پرن لهجماره او اتومبیلانه کله خوارو عراق لنوارس عراق ولكن ناو چکان هریمی کردستان شارکان هریمی کردستان ام بریاری نوری مالکی هستن گاندنی اوی بریس چیه بو آیا بو ام جیا کارای بو بتایبت اتومبیلکان هریمی کردستان نه نشت نه لند بچه تا بغداد لکاتک که حتی ام اتومبیلنا بویان هیا به هندک رهنمایی هندک اسا بچنا ولاتانی دورو بر سفریش بکن بو ناتوان بچنا بغداد که استا هریمی کردستانیش به شکل و آیا امش تاچان روشک برا راسه کی دی با لکاتک که استا بس لا گوتو بيجو دانوستان لنیان هریمی کردستان و بغداد کرد بچنی تی ور کردن و روشک بله مام قادر لشاري وليرا وفرمو ايوارد باش سر چاوم چاوت خوش بي امن دري مالكي بعسكرا بيمان دري انغو اعلاني دولتي كردي بكن لمن اوي هيس صلاحية سينية بو اوي بتواني ساري اما منع كان بغداي حتى ساري اما منع كان بغداي امز ورقم الزورة امز دتاني همو ساري كان الرقم جنوب كردستان الرابع قرينو نهل البيت اول انا دا خدمتي اغلاك بس او بمدري دري حنقو ترسلو كان اعلاني دولتي كردين اكن امن دري امسا لأنا دا رد فعلي ايما زور ساكا او ركبتاني خوتا لواني كان دي تان كواتاس مركا كنت تحركاتي كن والله اني مساعدتين والله ولا زيادكين من داري خويا بخويا راسي نبن والله ولا زيادكين مرزحيتي السياحة راسي نبي تنبوك لاراني مالكي لأنا دعوك لاراني مالكي حموتم روانيها إيماني بدستورنيها إيماني بأخلاقيتنيها إيماني بإسلامتيزنيها ترى عاوز ليرة دا حمن دريم خوي دبي باكي بدا خو بالي مام قادر برلماني نموتي بكشدن بالي سپاس دانا لچار قرن فرمو كوكاتت باش سر چاوم دس خوش برنامج لي دكم كاكا عمل لواء الششم فوجيك بالي عندك برادر هنا ديونا زور يوادار تلفونه كتبه ورقرم كابرا كتي من شوارسطو عفتاقين تزاري وردقم براي من بيانسطو يك زاري وردقم سيما قم تدريب كردوا او برادر بتشوار مانقان دروجان دست الدوام لو تشوار مانقان جمال هي نسي بشج مانقان تو او قرآني لتو دا برسنبو وجداني حبيسيت شوارسطو عفتاقين تزاري تو بشج مانق بعود مانقان دوامه شكي كايدنا مليرا صاحب قرار نيما ناتوان مش تعليقك لسسرين جتا باس يوادارم لا انا بيمن دار كان جان لتوبه برو شكت وايا اخرنا من لسا برادر قلي ذاك برابر زقام دزاين شونا او بسيارك مبوتو بوي اتو دنياك بلاكاك تو بشش مانك بعود مانك دش الدوام بلا تبوسي ان رزاي سيتيا لسا برادر اشكي كتي كل يوم مسؤول عن الناس كنا سمبرام او تبرك كاك مسعودي لا تاوشي لدز دعوات امريكان وشو سوزا هيدا نام برادرش كده يقول مالي شي باشترا براي خو مفت خوي زماني حكومتي عرب نيزاني كرسيا
کوردەك بوو دەچوو عاش عازلێشی ناژنێ خۆ ناموش خۆی دەباڵی عارەبەکەی دەکردی و کاکە وەرە فڵانکەسی بەگرتندا ئەو ڕۆکانە کوردی شێغانە برا بەڕێزەکەم بەڵێ کایدانە یەک پرسیاری کەم ماوە مالیشی دەڵێ ڕقم هەولێر ناو سلێمانی دۆگ نەچێ ئەمن هەر عێراقەکە ڕەش دەکەم و یەک ڕقەمی کوردستانی لێ دەم مالیش عاش عازلی چاوی دەرێ ببرە کایدانە ببرە بەڕێزان حەزەکەن لە چارچەوەی تەورێکی قسە بکەن و ئێمە ڕێزمان بۆ هەموو کەسێکە لەم شاشەیە پێمانوایە کە سەرنجیاتانەت بۆ مالکی و بۆ هەر کەسێکی دیش بێ سەرنجێکی منطقی بێت هەشیرتیانە بێت بەرحال سوپاس نەقیب سالار لە شاری سلێمانی فەرموو کاکەکانی وانە باشتر بۆ بەڕێستان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی بەرنامەکەت لەسەر ئەو شێوازی ئەمڕۆ زۆر جوانەکە دەربارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە دەچنە بەغا بە فەرمانی مالیکی قەدەغە کراوە مالیکی ئەگەر پێی بکرێت ئەتوانێت ناوی کوردیش بفڕێتەوانێت لەسەر ئەم خاکە ئەگەر پێی بکرایە بەڵام پێی ناکرێت هیوادارم هەموو کوردێک بتوانێت بە قووەت و بە غیرەت و بەتوانای خۆی بچێتە ئەو شوێنانەی کە پێی ئەڵەن حەمرین کە سنووری کوردستانە داوایان لێ یەکەم بچنە ئەوێ لە ئێستاوانە دیفاعکەن نەک بگاتە ماڵێکی کە یان بگاتە ساڵێک ئێستا ئەتوانێت دیفاعکەین بڕوا بکە بگاتە ساڵێکی کە ئەو مالیشی کە ئێستا خەڵکی بە کەسێکی حاشە حاضری بە کەسێکی کەمی سەیرەکە بگاتە ساڵێکی کە لە ئەمریکا زۆر بە قووەت لێگە دەجا من لێرەوە ئەم قسەیە بۆ هەموو کوردەکەم دەستا خۆش بەڵێ سوپاس بۆ سەرنجی توش بڕیار لە بازیان فەرموو ئەم کاتەوە باش هەموو کاتێکێت سەرەتا دەستخۆشی بەرنامەگە لە یەکەم سوپاس بەڕاستی لەسەر بڕیارێکە مالیشی داوێت یاڵێ بۆ قەدەغەکردنی ڕقم سلێمانی سیارە بۆ ناو جنوب بەڕاستی مالیشی غەڵە دەکات فەقەتترین بڕیارە یاوێتی بەڵام ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هێزە عێراق بڕیاری ئەو مطلقە کە بڕیارێک بداتەوە دەبێلانەکان ئەم بڕیارە تەنفیز بکەن بەڕاستی ینی ئەو بڕیارەکە دراوە زۆر سەقەتە و پێویست ناکات پەسەندکرێت چونکە ڕقم سلێمانی جنوب ئەگەر وا بێ ئەتوانێت ینی نێڵێت ڕقم جنوب بێتە ناو سلێمانی ئەوە بێت ئەو بڕیارەکە دراوە زۆر سەقەتە هیوادارم بە کای بچێتەوە مالیشی بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ شەڵۆ لە چەمچەماڵەوە فەرموو کاکەڵ فەرموو ئەلۆ قوربانگیانم کاتت باش سەرچاوم هەموو کاتیان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سوپاس کاکەڵ فەرموو کاکەڵ ئەگە تەلەڤیزیۆنێکت کەسێکی زۆر باشترە بێ بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ سەرەتا بە ئەم قەراری بەڕێز جەنابی نووری مالیکی دەری کردو باخەت من خۆم وەکو کوردێکی ئەم هەرێما دڵگرانم بەرامبەر بەم قەرارێکەوە بڕیاری قەدەغەکردنی ئۆتۆمبیلەکانی ژمارە هەرێمی داوە بۆ ناو بەغداد ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆمان داواکارین لە بەڕێز هەواڵی بەڕێز مامجەلال داواکارین لە بەڕێز کاک مەسعود بەرزانی بڕیاری قەدەغەکردنی ئەو ژمارە ڕەشانەمدا کەوا دێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بەڵێ سوپاس زیرەکی لە کەلارەوە فەرموو چۆنی بەڕێز باشی سەرچاوم کات زیرەک باشی دەستخۆشیان بەنامە جوانە یەکەم سپاسەکەم من داوا لە سەرۆکی حکوومەتەکەم بۆ خۆمیش پۆلیس و شتێک هیچ معاشوەرێکی ئەم حکوومەتە نین بەڵام داوا لە سەرۆکی حکوومەتەکەم دەستگرێ یارمەتی پێشمەرگە بدا موچیان بۆ زیادکە 450,500 بەڵێ پێداوەستی مانگی مناڵێ نییە هەر بەشی چکردی ناگە بەڵێ بەڵێ مەشیوادارین بەڵێ کای زیرەک ئێمە شیوادارین سەرنجی تۆ بۆلایەن پەیوەند دەرگەشت بێ بەڕێزان تکایە با لەسەر تەورەکە قسە بکەین ئەمە بڕیاری نووری مالکی کە ئاڵێ پێویستە ڕێگیری لەو هەموو ئۆتۆمبیلانە کە هەلگیری تابلۆکانی هەرێمی کوردستان پارێزگەکانی هەرێمی کوردستان بۆی نەچنە شاری بەغدای پایتەختی عێراقەوە کە بێگومان تا ئێستا وجودی کورد هەم لە دەسەڵاتە هەم لە هەموو کایەکانە لەو پایتەختەیە کە ئێستا وەکو پایتەختی بڕیاری سیاسی هەموو عێراق بێگومان لە چارچەوەی دەستور هەرێمی کوردستانیش بەشێکە لەم عێراقە و بەشێکی زۆریش سەرکردەکانی کورد لەوێ هەیە ئەم بڕیارە لە ئێستادا بوو دەرچووە ئایا ئەم سەیارانە فعلەن مەترسیەیە بۆ سەر بەغدا ئەم سەیارانە هەڵگیری تەقەمەنی و ئیتر بۆمب ڕێژکراون بوو لەسەر چی ئەساسێک مالکی ڕێگیری لەم بۆ بڕیارە ڕێگیری لە ئۆتۆمبیلەکانی هەرێمی کوردستان بگیرێ بچونە لای کە تا ئێستا بەپێی هەموو ئەو سەرچاوە هەواڵیەکان تا ئێستا هیچ ئۆتۆمبیلێکە لە هەرێمی کوردستان هەڵگیری تابلۆی هەرێمی کوردستانە نەبووتە هووی کێشە با و پارێزگای پێتان وایە ئەم بڕیارە ئایا شتێکی سیاسی لە پشتەوەیە چییە؟ باوکی سیدار لە چەمچەماڵ فەرموو بەڕێزم ئەمەی مالکی زۆر هەڵەیە کاڵە نابێ سیارەکانی ڕقمی سلێمانی هەولێر و دۆت بێنە ناو بەغاوە ئەی باشە ئەو دیارە داوای ئەوەکە
کورجیا بێت خۆی کاتێتی ئەوەی کە مالیکیەڵێ لەجێی خۆیەتی ئەمان ژەتوانێن سیارێ بەغابێ دووەمش من یەک پرسیارێ ترمەیە لەوەی لە تەوەرەگەش دەرچێ باشە ئەم کابرای زێباری کە لە وەزیری دیفاعە ئەرکان ڕئیس ئەرکانی جێیشە وەزیری دیفاعە بابەکر زێباری بەڵێ بابەکر زێباری ڕئیس ئەرکانی جێشی سوپاسالاری عێراقا باشە بۆ نایەتە ساغەی تەلەڤیزیۆن بە کورد بڵێ من دەسەڵاتم نییە وەکو زمانی شێخ جەفحەر دەوێم بەس بۆ پارە خواردن دەوێم ئەسڵەن ئەو هەر کورد نییە وەڵایەکێتە وەک ئەوانەی کە لەگەڵ سەدام حوسێن هەبوو ببوورە باوکی سوێز هێمە لە ڕەنیەوە کاکی من فەرموو دوان قوربان باشیت سەر چاوم بەخۆشی بەنامەکە لێ دەکەم سپاس فەرموو کاکە بەنەسە بەڕیارەوە بەڕاستی ئەوە داری یەکەم و دووەم نییە کە مالیشیە بڕیانە دەربارەی میلەتی کورد و بریاری تر بریاری تایبەت بە ناوچە دابڕاوەکان و ئۆپەراسیۆنی دیجدا و مەسایلی نەفت و کۆمەڵێشتی دیکە بەڵام بۆ ئۆتۆمبیلی هەرێمی کوردستان ڕاگیرێکا و مەکاتەب هەیە سەفەرەکەن خەڵک لێرە بۆ ئاوێ زۆربەیان عەرەبن هات و چۆیەکەن بۆ بەڕای تۆ بۆ کاکەژیان بە خۆمالیشیەوە یەکەم جار نییە چەندان بڕیاری لەو شەوەی دەکردووە بەڵام سیر لەوە دەهاتە ئەساسەکە دایەتی کورد هەڵەی سۆرۆ نییە بەرەمبەر بە مالیش کاکە ئێستاوە حکومەت لەلایەن شکۆیەتی پارتی دەڵێن ئەمە لە حکومەتی مالیشیدا بەجارین چەند تاوانزیری هێتا ئێستا بەڕاشتەوە نەیانتوانێت وەختە لەگە مالیش بکەن یان مامزەلال سەرۆک کۆماری عێراق نەیتوانێت لەگە مالیشی قسەی وا بکەکە ئەی بۆچی سەرۆک کۆماری ئێمە دەمان بۆچی پێداوە کە نەتوانێت بڕیارەشی لەو شێوەیە بێت و هەرا بسەد و بەڕاستی یعنی گایکێ من بەڵێ سوپاس بۆ تۆ بەڕێزان گایکێ من و باوکی سیدا تابزانم لە چەمچەماڵ باس لە بەرپرسەکانی کورتەکەن ئەڵێن ئێوە لە بەغدا سەرۆک کۆماری سەرۆکی ئەرکانی جێیشی بوو ناهەیە لە سەروازەکە قەرارێکی حاسمتان هەبێ ئێوە دەسەڵاتی دەستوریتان هەیە بوو ئیشی خۆتان نەکەن ئەڵێن بێگومان سەرنجە هیواداریم ئەم سەرنجە بۆ هەردووک بەڕێزیان گەیشت بێ کارزان لە چوار قوردنەکەی کارزان فەرموو ئالو بەڵێ سەر چاوم فەرموو باشی براکەم زۆر سپاس سەرەتا من پێشنیازێکم هەیە و بەڕێی خۆم قسە دەکەم فعلا فەرموو ئازادی بەڵێ بەڕێی من مالیکی جێگرەوەی سەدام حوسێن یعنی ئەگەر سەدام حوسێن هەنگاوێش نابێت مالیکی دەوێت لە جێگای ئەو دایبنێت بەڕێی خۆم و پێشنیازی خۆشم گەر بەدەستی مالیکی بێت کۆتایی بەناوی کوردی دێنێت لە ناو عێراقدا هەر ئەوەندە دەڵێن مالیکی لە بڕیارەکەی زۆر هەڵەیە هیوادارم پێداچنەوە بە بڕیارەکەیدا بکات بەڵێ بەختیار لە شەقڵاوە فەرموو بەڵێ کاتت باش سەر چاوم باشی بەڕێز زۆر سپاس فەرموو سەرتا دەستخۆشی بەنامە دێکەم بەڕێژیان سپاس بۆ تۆ فەرموو خۆی لە خۆیدا لە ئەرزی واقعدا لە ژیانی بەشەریەتدا بە تایبەت نمونێک بێن چەندە لە ڕەنگە دەرەوی ئەو بابەتەش بەڵام تۆسەی دەکەیت بەڵێ تۆپانێ سێ کە تۆپانەی بەشەر ینی مرۆڤەکان چۆن یاری دەکەن لە گۆلچیەوە بۆ بەرگری بۆ وەسە لە وەسەتەوە بۆ هێرن تۆ ئەگەر گۆچەکە متەزم نەبوو بەرگریەکە تەواو نەبوو وەسەتەکە تەواو نەبوو کەواتە فەریقێکی لاوازمان هەیە بەڕاستی ئێمە کە چوینە بەغدا تۆکمێ و نەبووین هەرکەس بە خۆی ئیش کرد هەرکەسە بۆ بەژۆندی خۆی ئیش کرد بۆیە ئەو ڕەحاڵمەن ئەو حاڵە ئەگەنا نەمالیشی و ناوە ئێمە چێشەمان مالیشی نییە بەڕێز ئەوانەی پێش مالیشی ئۆپراس مالیشی دێن هەر ئەوەیە ئەی کێشەمان چییە؟ کێشەمان ئەوەیە کە پێم وتی ینی کۆتە فەریقێکی تۆپانە دەبینی کە گۆل نەکەی گۆل دەخۆی ئێمە هیچ شتێکمان نەکرد بەڵێ کاک بەختیار سپاس بە سەرنجی تۆش محەممەد لە هەولێرەوە فەرموو ئەلۆ بەڵێ کای محەممەد ئەلۆ بەڵێ سڵاو ئێوارە باش سەر چاوم باشتر باشم بەڕێز زۆر سپاس فەرموو ئەلۆ کاک محەممەد جێم لێتە زۆر بە باشی فەرموو کاکە جان بەڵێ قسە بکە بەڵێ سەبارەت بە بەو بڕیارەی مالیکی بەڕاستی دەبێ ئێمە و جەنابی بەڕێز سەرۆک بارزانی و جەنابی سەرۆک کۆمار دەبێ ڕێگری لەم بڕیارانە بکەین چونکە ئەمڕۆ ئەم بڕیارانە دەرچووە من وەکو پارێزەرێکەوە دەکەم قسە بەیانی بڕارێکی تر دەردەچێت کە زۆر لەوە خراترە وامان پێڵێت هەلە کاکە هەرێمی کوردستان ئیعلانی هەر بەخۆی بکەن بەڵێ بەڵێ کای محەممەد سپاس بە سەرنجی تۆش بەڵێ محەممەد دیسان لە شەمچەماڵەوە کاک محەممەد فەرموو ئەو کاتۆ باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکە دەکەم سپاس بۆ تۆ فەرموو بەنسبەت قەدەغەکردنی ئەو ژمارانێک بین تابلۆکانی سلێمانی هەولێر دووەک
ئەو کە ئیشێکی زۆر هەڵی کرا قەدەغەکردی چەند ناو بەغدا و شارەکانی خواروکە مالیشی و قڕای دەکردووە مێژدا لە بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێم ئەەکەم ئەو شارانەی کە ڕقەمی جنوب بن ئەوانش قەدەغەیکەن و بە هیچ شێوەیەک لە شارەکانی کوردستانە و دەستخۆشی بەرنامە. باڵی سپاس بۆ تۆش عەبدوڵڵا لە پشت دەرەوە فەرموو کاک عەبدوڵڵا. کاتت باش هەموو کاتێکت کاک عەبدوڵڵا کە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی تکایە بەڕێزان دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کسکە ناو کاتە پەیوەندێکم بۆی دەنگیەوە زۆر بە باشی بگا بەڵێ. وەڵا بەنزە دە و بڕیارەی مالیکی کە کردووە شتێکی باش نییە حەق وایە هەرێمیش گفتوگویەکە بیتن لە نێوان بەغدا و هەرێمدا ئەو کێشە و ئەو ململانەیە نەمینێ باشترە. بەڵێ سپاس بۆ تۆش یاسین لە ڕانیا کاک یاسین فەرموو. باشی بەڕێز زۆر سپاس. سپاس دەکەم مەمنونم. باڵێ فەرموو. بەڕێزەکەم مالیکی خۆی بۆتە داشی ئێران ئەو کاتێک کە ڕیباتەکەی ئەوەکەی دانا کاک یاسین ئێستا وتم تکایەکە تەلەڤیزیۆنەکەت کسکە لەبەرەوە هیچ مەبەستێکمان نییە تەنیا ئەوەیە کە کێشەی تەکنیکی دروست نەبێت دەنگیەوە بە باشی بگا. باشە زۆر سپاس. بەڵێ فەرموو. کاک یاسین بەرحاڵ سپاس سەردار لە شاری سلێمانیەوە کای سەردار فەرموو. کاریوارێ باش سەرچاوم باشتر خۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس بۆ تۆ بەنسبەتە وەرەکەتەوە وەکو ئەوان بڕیاریان ناوە کە هیچ تارێکی تابلی کوردستان نەچێتە ناو بەغا و ناو شارەکانی بڵین عێراقەوە. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوانش بڕیارێ دەرکەن کە نێڵن بە هیچ شێوەیە تاری ئەوان بێتە ناو هەرێمی کوردستانەوە چونکە ئابینم لە ناو شارە لە ناو گەڕەکەکانە بە هەزاران دوکان و خانوویان کڕیوە ئەوان بۆ ئەوان حەڵال بێ بۆ ئێمە حرام بێت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. بەڵێ سپاس بۆ تۆ عەلی لە کەلارەوە فەرموو کاک عەلی. الو بەڵێ الو بەڵێ کاک عەلی جێم لێتە فەرموو. یاڵە باش باشتر بۆ تۆ. سەبارەت بە پیلانەی مالیکی ناڵێن بڕیاری مالیکی و تەی مالیکی ئەوە بڕیارێکی دژ بە هەرێمی کوردستانە هەر هەبوومان نەزانین ئێمەش بە هەرێمی کوردستانەوە با کارێ بکەین بە دژی مالیکی خۆی بۆ خۆی ئێستا کارێکەکات ڕاستی لە ڕووی جێش و لە ڕووی هەموو بڕیارەکانیەوە کە یەکێتی هەرێم و بەغا لە یەک جیا بکاتەوە. داوا ئەکەم لە بەرپرسان لە ئەوانەی باڵادەست ئەوانەی هەر هەموو لە حکوومەت و لە پەرلەمان زوو بە زووتری کار با لە دەوڵەتی کوردی پێک بێنین ئەیتر لە شەڕە لە جاتمان بێ ئەمجا ئەگەر ئەوەش عەرز و ئەوەش گەز ئەگەر مالیکی بەڵێ کاک عەلی بێگومان پێش توش باسی دەوڵەتی کوردی کرد لە باشووری کوردستان بە پێ ئەحسایات بە پێی چاودێرەکان لە سەدا 50 خاکە ئێستا لە ناوچەدا بەراوەکاندایە ڕەوشی ناوچەدا بەراوەکان بەو شێوەیە وڵاتانی دەوروبەر بەو حەزەرەوە سەیری ئەزمموی یاریمی کوردستانەکەن دەوڵەت لە ئێستادا پێت وایە شتێکی منطقیە بێ و بڕیارە بەڵێ منطقیە بێ بەس بەڵام یەک لە عەسا ئەگەر مەجالم بدەیت فەرموو لە خزمەتدام من دیانای ئەگەر ئەوە دەوڵەتێکی کوردی پێک بێنین ئەمجا مالیکی ئەیتوان کەسانی خۆی و کەسانی وەکو مالیکی خۆی پگڵایی وەکو خۆی بەدا بە شەڕان لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوە ئێمە بە مناڵ و بە خاس و گەورە و بچووک و پیر و گەنج و توان هەر هەمووی ئامادەیە بۆ جیاد بکات ئەوە گەورەترین جیادەکە داوا لە سەرق بەرزانیەکە میتر چاوەڕێی چیەکە دەوڵەتی کوردی پێک بێنێ و نەک لە شوێنی خۆیداڕادەکە. باڵێ سپاس باوکیان نەس لەو لێرەوە فەرموو. السلام عليكم. عليكم السلام. بەڕێز ماوکاتت باش. هەموو کاتێکت. دەتوانم بە ئارەجی خۆم قسە بکەم؟ بەڵێ؟ ئارەجی خۆم قسە بکەم؟ بەڵام ئەگەر لە چارچوەی تەوەرەکەدا بێت لە خزمەتدا تەوەرەکەدایە. بەڵام بەڕێزم هەر ئەو مالیشیە بوو ئەو کوردە بەسەری خست. مالیشی هیچ قووەتەکی نەبوو بیدایەت. بەڵێ. ئەوە یەک. دووش بەڕێی من ئێستا مەیدانەکە زۆر شلەژاوە بەڕێزان ینی چەند کەسێکی کوردی هەیە ناودارن ئەو کەسانەکە بێنە دەسەڵاتدار وەکو لێشێرە مستەفا وەکو کاگنێتی وەکو دکتۆر بارم ساڵح بەڕاستی ئەگەر بێن و ئەوانە جێ شیاو بگرن ئەم پشکە چارەسەر دەکەن و نەچێشەمان لەگە مالکی دەبینە لەگە کوردان دەبینە لەگە تورکمانیش مەسەدابڕەوەکانیش دەگەڕێنەوە شوێنی مەبەستی خۆی بەڵام ئەوانەی کوردەکانی خۆمان هیچیان نەکردیە لێژ مالێکی بەکەیف خۆی هاتێزیشی ئێستا ژواگەی گەشتنی ئەو ڕۆژەی کەناری تابلۆی هەولێر سلێمانی دۆوەک داخلی سنووری بێ
تێگەی بەڕێزەکەم بەڵێ باوکێنەس سپاس بە سەرنجی تۆ گیر لە دهۆکێت گەلمەیە کاکوگیر کەرەمکە سوانی باشی دەم باش دەم باشتر شێشەکی بخێران بەڵێ کاکە بۆڤان ئەس پێشمەرگی کوردستانی بەلهەولێری گەلوەمە بەڵێ کاکە و گەرێ پێشیان هامە گوت تێلەڤیزیۆنا کێمکەن ji ber ku pirzgirêk derkevin بەێ ئەم بەڵێ بۆڤان بڕیارێت مالکی دەت بەڵێ ئەم هیچ تشتی قبیل ناکەین کو مالکی بڕیارە جەف خۆ دەتە ناهێلی سیارەت هەرێمێ داخلی بەغدا ببن و ئەم هیویکەین هیوی سەرۆکی خودکەین کو مەجالی دەتەمە ئەمل بەرسنگی ڕاستین هەر پێنگاوێکا پاویژی ئەو دیژی کووردا تاوی ئەمل بەرسنگی ڕاستین و دەخۆکەنە فیدا کار و قوربان بۆوی ملەتی بەڵێ بەڵێ نوری مالکیژی سەدامی دوێیە بەڵێ کاکوگەر سپاس بوو سەرنجاتەژی کێژیان پشتی وێ نابڕێ سەر هەمان تەوەر قەدەغەکردن ئۆتۆمبیلان چون ئۆتۆمبیلên هەرێما کوردستانê بوو بەغدا ژالیە نوری مالکی هێ سەرێک وەزیرێن عێراقی بەدێ بەردەوام بین دووبارە سەڵاف هێژان ئەحمەد قاسم لە تۆری کۆمەڵاتی پێیجی نارتیان نووسێ ئەوە ئەمە دەسەلمێنەیەکە کوردستان کاتی جیابوونەوەی وەکو دەوڵەتێکی سەربەخۆ خۆی ڕابگەێنێ هەروەها دەریا کوردیش نووسێ بەداخەوە بوو ئێمەی کورد کە بێدەنگین و بێ هەڵویستین مالکی بەڕوونی پێمانداڵێت کە دوژمنی کوردم داواکارم لە خەڵکی کوردستان هەڵویستی مەدەنیانە بگرنە بەر هەروەها ئاکام سولەیمانیش نووسێ دەستی خۆش بێبانە هەیە لە یەک سەیارەی کورد بچێتە بەغدا بەڵام ئەگەر کورد پیا بێ وەکو خۆیەڵێ یەک عەرەبا لە کوردستان نهێڵێ لەسەر هەمان تەوەر ماکووا حەسەنیش ئەنووسێ ئێمە حەز دەکەین بزانین دو ساڵ لەمە و بەر مالکی ئەناسی کێ مالکی ئەناسی ئەوە کورد بوو مالکی کرد ئەو پیاوە ئێستا و هەر کووردە کردوێتی بە دیوە زمەی کورد بەڵێ تەماشاوانە نیژە لەسەر ڤیتەوەری ئەم بەردەوامت خزمەتەوەدا بین باندۆریەت vê biryara Nurî Malekî û xelfiyawê li pişt vê biryarê gel û çi heye bû biryara qedexekirina otomobîlatê te dan aya felan otomobîlên herêma Kurdistanê wesan me tirsîdarin bom rêşkirîne çi ne li Bexdan tesîra bondoriyan çi ye an hatû çûna rêvîngan ki heta li welatekê bi welatekê din li qara bû qarêdin hatû çûna seyara azad e bo seyarê herêma Kurdistanê ku ku Malekî û Iraq û çavdêrî dibêjin beşeke li Iraq herêma Kurdistanê bû otomobîlên هەلگرن تابلوێن هەولێر و سلێمانی دۆی چون ئەوان بۆ بەغدا قەدەغەبیت گەلو سەرتیب لە چەمچەماڵەکای سەرتی فەرموو کاتەوە باش برای بەڕێزم هەموو کاتێکت برای بەڕێزم لەسەر چاوەرەکەی بەڕێزی و پاش ڕۆخانیشی شای ئێران ئەوە بوو کە خومەینی هاتە سەر تەخت کورد لە 160 چەکدار بوو بۆ چەند مانگێک کە خومەینی خۆی گردەوە دووبارە چنگ لە سەرشان بە تۆپ و تەبابە و تیارە میلەتی کوردی بەرەو سوونەکان ڕاو ناو کۆتایی بە هەر هەمووی هێنا لەسەر تەوەرەکەیشت بۆ نمونەی قسەکانم هەمان بیر و بۆچوونی مالکیش هەمان بیر و بۆچوونەکەی خومەینیە برای بەڕێزم ئەوە بوو پاش نەکرێ 1975 پێشەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان دروست بێتەوە کتابێکیان لە مخابراتی عام و ئەمنی عامەوە تەمیم کرد بەڵامدا نەبەزی ئەو کتابە ئیشارەی بەوە ئەدا هەر گۆرانیەک بە پێی مراقبە بەبێ ڕقابەی ئەمن لە بەشی ڕادیۆی کوردی بەغا نەبێ ئەبێ مەمنوع بێ لە بازاڕەکان و لە ئستۆریەکانە برای بەڕێزم 25 وڵاتی یەکێتی ئەوروپا لەم وڵات بۆ ئەو وڵات تەنها خەڵک بە جنسیەتێ نەک بە جەواز ئەمان بە ئەوروپاڵین کافر و گوناهبار و ملحد ئەمانیش خۆیان بە خەیرالئومە و سەید السادات ئەزانن ئەگەر بۆیان بکرێ لە داهاتوە لە جادە لابن ئەڵێن محەڕەمە کۆپتەر هەڵمان نەگرێەوەی ئەداممان نەکا بیر و بۆچوونەکانن خەبیثە بەرهەم بەر کورد و هیچ بەرەو چاکە ناچێەوە بە کێشەی کورد نییە و کوردیش ئەبێ وریا بێ و چالاک بێ و یەکدەست و یەکەڵوێز بێ بەڵێ سەرتی بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ شوان لە دهۆکێت گەلمەیە الو السلام علیکم علیکم السلام سەبارە بابەتی مالکی عزیزم بەڵێ کایکی شوان کەرەمکێ مالکی بگاوه مثلا ریگیری الطملت نتیت ابی تابلوت و مثلا هرما کردستانه بن ریگیری الواس ازیاتیت کو تابلوت و هرما کردستانه بن ابرو کل هرما کردستانه مثلا باجر رکی وکی دهوکی وکو مکاینت عرب و یت فلان اقتصادها غلابت عرب و مکاینت عرب الدهوکی نافمد الهرما کردستانه شول کن بجا اف ساله شی وکو 2012 شولکی مشاب و خود بله مکاینت عرب و هند یتهات نهرما کردستان هر سه محافظت کردی
فيجو في سويقتنا أو سويقت ماكوين والسشور عوج جوروتيش الجراج والبطال وعطولن ماكوين عرق الحرم وما شولك نا مسؤولة كما نبا برسة كما نا ريجيت حتى فيجو بشلوي حرم بالونوت يجرم وبوشي أو مثلا الريجيت أبروكا مالكي دشمناتي من الكردة الريجيت الماك يعني السورق وفي فرق جوازية دكار يعني إذا سبب في تشتيت شيء بله كاي شوان امشي دبرسين قالوا سبب في هيك شيء بله وكو شوان قلت يجان دنها دال هرم كردستان قالك عرب هنا مال باطنان هنا تجارته بخود كان بزنس دكان هنا ليفر كان جيبونا دخوينن نوا دوائرن حكوميه ميري كاروان هنا دنوا كاين سياسي ده بگمان رولوان هي نهاجي عرب تن هرم كردستان بوي پر آزادي هاد نوچونه دكان دنوا باجران دنوا سيرانگهان بيكو كست مدزره كي مشكله كي بودرز بك ددم كده پیشتری کردان بگومان گلک تجربه نه گلک کرد لباجارن دنیا عراق راستی رواندنه بونه راستی سرجه کردنه بونه راستی کشتنه بونه هر تشتی که باف بریاره دنه هداهات کردن زانا لکرکوکه وکای زانا فرمو هم کاته واش همو کاته کی برستان باش کاکا سر چاو بس خوشی تو یکم زور سپاس والله کاکا و راستی به اما لکیه به کیفی خوی خود زانی بریاره دکا بله مالیشی ئەزانێ کورد هەڵوێستی نییە هیچ قسەناکە بێدەنگن ئەویش بە کەیفی خۆی بڕیار دەرەکە خەڵکی کوردستانی زۆری ترسانەوە من وەک کەرکووکیە قساکەم ئەو قووا دزدەی دانا ئەو قووا دزدەی دانا خەڵکی کەرکووک هەر لە دزدە هەر نەترسانەوە خەڵکی کەرکووک لە بەعز ناترسان ئێستا لە دزدە بترسێن بەس داواکارم لە مامزەلال و کاک مەسعودی بەڕێز هەڵوێستێکیانە بێ بەڵێ هەڵوێستیان هەبێ ئینجا بەر لای تر قسەکەم خەڵکی زۆری پەیوەندیەکە دەوڵەتی کوردی براکەم دەوڵەتی کوردی بەچی دامەزرین بەس پێم بڵێ ئێمە لە ناو خۆمان یەک هەڵوێست دین کێشەمان زۆرە بەچی دەوڵەتی کوردی دامەزرێ حیاتم و برای تو دولتی کردی ببه کرکوک چیه به کای زنوکو کرکوکیه والله دولتی کرکوکی اگر دولت تو بتوی دامزین کرکوکی ناوت دا برگانی تیان نبی به حیاتی نکره باشه هر نکره باشه بله سپاس بو سرنجی برستان باوکی محمد هلا بچه فرمو ام کاتا باز بقربان همو کاتیکت کاغا جان ام قرارانی مالکی اشتیکم تینه هستاسی اما پیزنگه یکیتی بوین بله مفاوضاتی لەگەڵ مامجەلالە کرد مامجەلال لە بەغا بوو ئەچوو فەوجی خەفیفەی دروستە کرد لەوانەیە هەموو کەسیسە زۆر مەسلەکان جێدان دوێنێ ئوسامە نەجێفی نردووە بۆ هەولێر لێوە ئەڵە سارەی هەرێم نابێ بێتە بەغا من داواکەم لە بەرپرسانی کورد هەتا هێزیانەیە تاوەکو نەکەوتۆتە خۆی مالیکی قۆی پێیان نەکردووە سەڕیمان و نەمان بکەن والله دەستکیسەی ئێران ئەمە بە قەراری ئێرانە مالکی لە خۆیان ترسێ دوای سووریا کە بڕۆخێت معاملەی تورکیا قەراری داوە دوای سووریا مالکی نەمێنێ وەلایەتی شیعە بڕۆخێت ئەجا داواکەم لە بەرپرسانی خۆمان وریابن هەڵ نەخەڵەتن بە قسەی مالکی قەرارەکانی وەک قەراری سەدام حوسێن و زوایەوە زۆر سوپاس دەکەم بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە کەرکووکەوە کاک محەممەد فەرموو کاک محەممەد بەڵێ فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێک باش هەموو کاتێکت بەڕێزم ئەو قەراری مالیکی زۆر لە جێگەی خۆیەتی لەبەر ئەوەی خەڵکی کەرکووک زۆر داوایان کرد لە بەڕێز کاک مەسعود لە بەڕێز بەرپرسانی هەرێم کە ڕقەمی کەرکووکە چوو بۆ هەولێر تحقیقێکی زۆریان لەگەڵیا کرد دوایەوە بە پسوڵە ئەبێ بڕۆیشتا یا ئەبایە کەفیلێکی بێنایە بەڵام ئێستا مالیکی و ئەمسای مالیکی لە ژیانیانە خۆشیان بە ناوچەوانی کورد نایە لەبەر ئەوان بتەوێ نەتەوێ عەرەبن عرب لە ژیانیا کوردی خۆش ناوێ ئێستاش مافاوەکچیەکانی وسامە نجێفی و جەحفەری و ئەمانە دێن ئەوە خۆیان سەفقەیەکی سلاحیان دزیوە ئێستا یانەوێ ئەو جێژاوە بکەنە ناو هەرێمی کوردستانەوە یاخۆ ئەم شیعە و سنە شەڕێکی شیعە و سنەیە بەرپا بووە لە هەموو جیهانە خۆی تایفیە بەڵام هێنایەنە ساحەی کوردستانەوە بەڵام ئەبوایە کاتی خۆی ئێمە زۆر داوامان کرد لە بەڕێز کاک مەسعود هات بۆ کەرکووک لێرە پێیمان و ڕوبەڕووتمان کاک مەسعود ئێمە کە دێن کوردین دێن بۆ کەرکووک بۆ هەولێر ئیلا بە پسوڵۆ بێت بڕۆی کەفیلە پێیاکەی بڕۆی زەلامێکی تاجر بێنی وڵا کاکە ئەمە غەرازە باتە ژورەوە بەڵام لە بەرچاو خۆم سیارەی ڕقم بەغا سیارەی ڕقم نینەوەم پێ بووە پێنج ڕۆژەبانەکە چوومە بۆ بۆ ئەبراهیم خەلیل کەسێکێنی نەوتووە بڕۆ بەولاوە ئەمە یعنی چی بەڵام ڕقم کەرکووک بەڵێ کاک محەممەد بە یارمەتیت
مەبەستەکەشم لێرە چییە؟ ئەوە یەکەم ڕۆژ نیانێشتایەت من لە بەدەم بازاری شێخەڵایە ئەوەی نیشتیمان شتێکم بینی واللهی تەریق بووم وەکە کوردم ئەبوو عەکاڵم بینی لە چایخانەیەکە دانیشتۆ نێرگەلاخوا منیش کە کوردم تێگەشتی تحقیقم لەگەڵا بکرێ لە پەیتەرەکەیە ئەمە یعنی ئەو کێ بەوەی کە تۆ لە شێخوڵات بینیوە باوشیە نێرگەلا خوارد کێ بووە ئەو پێشتر چی بوو؟ والله چایخانەیەکە لە بەردەم بازاڕی نیشتیمان هەمویان کورسیان داناوە عارەبەکان نێرگەلا خۆن چایە خۆن قەشمەری بە کوردەکەن ئێمە خۆمان کورد دڵی حیزانەیە باوەڕ بە هەموو شتێکەکە کاک محەممەد سوپاس بسەرنجی تۆ محەممەد لە باڵە کاتیەوە بەڵێ مرحبا کاکە کار سەرچاوم والله کاکە بەڕای من کێشەی نێوان هەولێر و بەغدا بەڵێ کێشەیەکی شەخسیە لە چ ڕۆیەکەوە لە چ ڕۆیەکەوە بەڵێ لە چ ڕۆیەکەوە کێشەی شەخسیە بوو لە چ ڕۆیەکەوە بەڵێ ئەوانە دیارن هەر بۆ ژیرفانی خۆیان هەوڵ دەدەن ئەوانە تا ئێستا هیچیان بوو میلەت نەکردووە ئەوەندام پەرلەمانانەی لە بەغدانە تا ئێستا هیچیان نەکردووە بەڵێ بە تایبەتی بنەماڵەی بارزانی هەر خەریکی ژیرفانی خۆنیان هەر دەیانەوێت بدزن و ببوورە کاکی محەممەد ئێمە پێم باشە لە چارچەوەی بەرنامەکە بەڕێزان قسە بکەن بڕیاری نووری مالێکی قەدەغەکردنی چنی ئۆتۆمبیل بۆیە لە کاتێکە کوردستان بە هزاران و بە سەدان هزار عەرەبی لە شیوعە و سنەوە کۆیە بینی دوێنێ لە هەولێر مەراسیمی عاشوڕا بۆ چەند بە سەدان عەرەبی شیعە لەوێ بە شێوەیەکی زۆر ئازاد مەراسیمی خۆیان گێڕا بێگومان لە سلێمانی و لە هەموو شارەکانی تریش هەیە عەرەب دێت لە وەرگەکانی هەرێمی کوردستان مەڕ و ماڵات دێنێت لێرە بە شێوەیەکی زۆر ئازاد بێ ئەوە هیچ کەسێکی کێشیان بۆ دروستکە بوو لە بەغداد بەم شێوەیە عەبدولمەجید لە ئاکرێت گەلمەیە کاک عەبدولمەجید کەرەمکە هەلو باشی برا حالتان ئەزێ باشم سپاس کەرەمکە برا سپاسی تەوەرێت پێت بکەین ڕاستیژی تەوەرێکی باشە بەس مەجالی دەنا هەندێک کەسا زێدە ڕوێتکەن و ئەوێتکەن و ئیتر ئەم بەرپرسینە کاکی عەبدولمەجید ئەم بەرپرسینە بەسەرنجا کەسێ ئەگەر کەسێکی وێ بکێت ئەم پێشەکی پێشی ئەزێمە سەر بەحثە تەوەری ئەس ئەو پێشمەرگتمەیەت خانەخیر مەندەلی کەلار کفری تووس خڕمات و یەکەیەکە چاوێ خڕەمات چیت کەم و ئەم جیت ئامادەینە لێرە نسبەتە ئەوێ قەدەغەکردنا سیارێت تابلۆیە وان کەرکیک سلێمانی هەولێر بچنە بەغدا ئەس بێژم ڕێیا من ئەوە کوتا دیمایەیە یا مالکی کوتایی دێ پێێتن خلاص بۆ چ چارە نەمان ئەوە يعني محاولة ويا أخيرا كنت مريشكا كسرجي كي يخب حلاوة أم مريشكا سريع خود جريتن شو مجالي دينا ما هر أمن ده سباس بله سپاس بو سەرنجاتە عەبدولڕەزاق لاولێرەوە فەرموو برا هەموو کاتت باش سەرچاوم هەموو کاتێک زۆری من باشی ئەمن باشم زۆر سپاس ئەتۆ ڕێز کاکە جان مالیکی نەکەر قەدەغەی کردنی ساری کردی بۆ بەغدا مالیکی ڕیاری حتا سەرۆکی هەرێم بەبێ ئەمری نابی بڕوە یعنی تەواوکەری بەرنامەی سەدام حوسێنە هیچ فەرقی نییە ئەمن بۆ خۆم ساڵی 1970 کە نەپێکران بۆ ڕووماتی کەلیمەی کوردیم نەدەزانی نفوسەکان کلمە عەرەب يعني تساو دەکرێت کە بڵێت علاقەتی بینی نەک بینی کورد و عەرەب بینی کورد و عەرەب علاقەتێکی برایەتیە بەس قیادەی مالیکی دژمنی کوردە دژمنی قیادەی کوردە دژمنی شعبی کوردە بەڵێ بەڵێ کاک عەبدولڕەزاق سپاس سەربەستە لە شاری سلێمانیەوە کای سەربەست فەرموو کاتە باش ڕێزم هەموو کاتێکت ئەم کاتە باش هەموو کاتێکت کای سەربەست فەرموو سپاس وڵی سەبارەت بم بڕیاری مالیکی بەڵێ من بە بڕیارێکی شاوی نازانم دایەوە کوردیش خۆی با لە بیری دێ وەکو شەهیدەکان وەکو چیمیا بارانەکە خۆ ئەمانە هەموو کاتێکی زۆر بەسەر نەچێتەوە بۆ خەڵک لە بیری چێتەوە هەموو ساڵانە یاد دەکرێتەوە هیوادارم کوردیش ئەمەی لە بیر بێ دوایەوەی سەرۆکەکانمان وەکو بەڕێز مامجەلال سەرۆکۆماری عێراق و بەڕێز مەسعود بەرزانی ئەبێوانش بڕیارێک بن لە ینی لەوەی ئابێ بەرژەوەندی کوردی تیابێنەوە بۆ دژی کوردێ من بەڕاستی داوا لە دوو سەرۆکە بەڕێزایەکەم هیوادارم کارێک بکەن یا بەهێمنی چارەسەریکەن ئەگەر بەهێمنیش چارەسەریەکان هیوادارم شەڕێ بکەن یامان یان نەمانی تریان سەرەکەوێنی یان نەدۆڕێ بەڵێ کای سەربەست سپاس بۆ سەرنجی تۆش ڕاوا مالک لە پەیجی NRT لە تووری کومەڵاتیە نووسێ دەست خۆش بێت مالکی بەخوا حاکمان چاکمان ئەنە
ئەناسێ مالکی ئەم شەڕی کە دەیکات لەگەل هەموو کوردنیە بەلکۆ لەگەل چەند لایەنەکە بێگومانەوە سەرنجی خۆیەتی هەروە محەممەد سمایلی شەنووسێ پێم سەیرە باسی ناڕازبوون دەکەن بەرامبەر بە حکوومەتێکی مالکی کاکە ئەگەر مالکی دیکتاتۆرە باشە بۆ کورد بەشداری لە حکوومەتێکی دەکات. بەڵێ هێژان ئیبراهیم لە حاجی ئاوایەوە کاک ئیبراهیم فەرموو. بەڵێ فەرموو. دەستخۆشی بەرنامە جوارەکە لێ دەکەم. سوپاس بۆ تۆ. بەتایبەتم بینەری ئەو بەرنامەم گێوارە یادێ. بەڵێ ئێمە خۆشحالی کە بینەری ئێمەی فەرموو لە خزمەتداین. کاک ئیبراهیم سەرنجێکم بەڕێ دەکەم فەرموو. فەرموو سەرنجی خۆتان بڵێ فەرموو. بەڵێ ئەوە با ئەو کەسانەیەکە بەترسەوە قسێ دەکەن با لە زۆر نەبن میلەتی کورد زۆر نەهامەتی دیوە زۆر نەهامەتی دیوە من کەسێکم لەو کەسانە زۆر ماندوو با خەمیان نەوێ بەوەی نێ ساڵە هەر پێشمەگە لە پێشی جەفان حەدەت قەناس و بیکێسەکان ماون لە ماڵێ. بەڵێ بەڵێ کاک ئیبراهیم سپاس. فات لە شاری کەرکووکەوە کاک فات فەرموو. ئەو کاتتان باش سەرچاوم باش بەخوا وەڵای ئێمە پرسیارێکمان هەبوو لە شاری کەرکووک گەنجەکان شاری کەرکووک. بەڵێ دوێنێ تاعیناتێکە بوو لە شاری کەرکووک هینەشێتی سکرتارێت. بەڵێ چونە ئەو تاعیناتە ئەوتان ئەو موالتان هەشتا شمولی ئەو تاعیناتە ناکەن لە بەرەوەی ئێمە کوڕە شەیدی کوڕە فەقیری ئێمەیان وەرنەگرن هەزاران کەس وە ژیران بە پارە واسطەپەتی ئێمە نەفەر شاری کەرکووک ئێمەیان وەرنەگرن پشیری دو پشیشمان برین حزب بووین لە قسمان بوتیان ئێمە وەرناگیرێن ئایا بزانین ئێمە بۆ وەرناگیرێن. بەڵێ کاک فات ئێمە هیوادارین سەرنجی تو بە ئەو لایەنە گەشت بێت کە تو باسیەکە بۆیە وەرنەگیراوە کە تۆ شالێک کوڕە شەهیدیشین هیوادارین سەرنجی تو بۆیان گەشت بێت بەهەرحاڵ بەشدار لە شاری هەولێرەوە. بەڵێ کاک بەشدار فەرموو. دیارە کاک بەشدار لە سەرێت نەماوە دووسکی لە دهۆکێ کاک دووسکی کەرەمکە باشتر بۆتە. سر تەوەری هەوە ڕاستی ئەس خۆت بینم پشتی چەند جەنگە لەسەر عێراقی داهاتین ئەس بینم gelek کەسە حالەتت نەفسی بۆ چێ بوون یە دەرۆنی نەخۆشیە دەرۆنی مالێکێکیش وایە نەخۆشیە دەرۆنیە لێ دە هەر ڕۆ تشتێکی بێژیت و دە هەر ڕۆژی قرارێکە دەرێت ئەم بۆچی ئەم کورد قرارێکردن دەرێخین دژی مالێکی ئەم هەمە بێدەنگین کاری مالێکی چه بێچی دام ڕادایی بکەین ئەو یەک یا دیژی بۆ سەر تاولەوە کۆیەت ڕقەمت ژمارەت دهۆکێ و هەولێرە و سلێمانیە ئەس خۆت بینم gelek عرب بگه که جمهوری تو یه کس که یعنی اتراش بغداد وارانه همیه تاتی نیت آکمچی بریجی بوده هو جده بشن باور بگه ایس عجامرو بیشید کن اویک از محل دا یا دویجی چند تعیین کرین جحیل تو یه تعیین ظاهره و جحیل مجی شرع پیاسات کرد تعیینات مینن و یه دواجی ظاهره چکت کا جانش یا واژه گرتی دانا ظاهره بلا جحیلت مجی بینو بچن و یه دوال بغداد آخر تاتی نه دوه کرین و یادیش در توری کد بزن دولت کردی برا دولت کردی نه صنایع دولت کردی که مدرسه دولت کردی در صنایع که بیت یک دوگ بیت هولیر سلیمانی او بیت دولت کردی صنایع در مالکی جیوه که راضی بونه سردن بله اره هم آمده این هم کرکی کش دست دین رخشنگار زمار دوست خرماتو خانقین و برا ندشته که صنایع و که دیجی خلکی ما گلک دمین تبرسی ده پیوات چه بی سوالات کشید برسی اره ده تحملوی برسی کن بەڵێ کاک دووسکی مەجی خۆشیر بێت مەکوردا خۆشیر بەڵێ کاک دووسکی سپاس بۆ سەرنجاتە بێگومانەوە کۆ چاودێرژی دبێژن یەکێشوان خاڵین کۆ شۆڕەشن کوردان یەکی لی دیفێک بێ داهان ساڵیان ڕابۆری دیگەل حکومەتە عێراق لەسەر ڕێنەکەفتنە پرسا کەرکووکێ بووە و پرسا کەرکووکێ هەبوونا کەرکووکێ دوچارچوو هەرێما کوردستانێ بە هەبوونێکە ستراتیجیکا زۆر گرنگ هەم ژالیە ئیکۆنۆمی هەم ژالیە استراتیجی هەم ژالیە نەتەوەی دزانن لە هەرێما کوردستانێ محەممەد لە کێلارەوە کاک محەممەد فەرموو چۆنی بەڕێزگیان سەرچاوم بەڕاهی من ئەم هەموو هەڵەیە کە سەر دەستی پێ کردە لە لای مالکی و هەمووی بۆ بەرپرسە کوردەکانی خۆمان ێزانم بەڵێ لەبەرەوەی ئەو بەرپرسانە کە لە بەغدا بوونە تاک و سە چیان کردە لە بەغدا من تێناگەم من بەڕاهی من و شخصی من هەمووی هەڵەی ئەوان بووە ئیتر هیچ خەتای کەسی تیان نییە بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش شێخ عومەر لە بلێ لە بارزان ئەس بۆرم گەلمەیە بەڵێ شێخ عومەر الو از دست خوش برنامه جناب تکم گلک سپاس شیخ کرم که چاوی یک به یک پیشمرگ قهرمان حل هندی جبهه کردستان هاتدان چاوی یک به یک ماچید کن بله الو بله است گهداری دیکم شیخ کرم که بله است رجای من جناب تا نه کوارت یعنی زور زیده خود چن
وکی محمد بالاکی اگر لبر بنامالا بارداری نباد تازه دا خوشکو دا که تو دا دست بسیار بابنه که دا مالا باردار نباد شيخ ام حزي كاين لسر واقعي بافين لسر توري بو واقع بو واقع بل بو واقع نيا السر توري ما بحسي ما ترسيا بما ستواري اولا ستواري كابراتو تولان اجازه نده كابرا کی کو بدسه يعني اذا قفل خوزي هتر بكدر مقابل مالا بارزان دا كاك شيخ ام ريزي تايبتنا بو بنامالا بارزان بنامالا كي خبات كري كاس نشيتين كاريفيك بو همو بنامالا همو كورتاكن كردان اوجي سرنجا خو بو سرنجا خو اخني كده من الى تمام انا بشر شخصيني بشر همه كاس زانيت الدنيا خلاص انا بشر يعني نمالك يا بشر يعني كرد وعربه بو يعني دمرا بالا بارزان دينات في قضيه دا فبقى قضيه كرد وعربه كردستان يعني قضيه كردستان لا قضيه شخصيه يعني خو مالا بارزة چه ملك مالكي هل نقرتيا نويا بله ملك مالكي هل نقرتيا يعني جيران مالكي نينا بچه غرض شخصي دي مالكي نيا هذا يعني نتوية هم اي ديناتا شيخ اف بريارة مالكي داب قد ذكرنا انتم بلان ين كردان بهارما كردستان بيچنوير اي سركدات يا كردان برانبر في چالوي سبي اگر بكردي لا او شخصيه مالكيه نه شخصيه هم حزب عربايا ما قال حزب عربايا تاي وكي برانا الجماعه فبتشتاق شخصيه دويه نابي كواميش بين يعني هرچی ترامپ لا عراق ممنوع کرد يعني مزور کسی تاي يعني هلويستن ديال هلويستا سروب بارزاني مام جلال طلباني وا بله شيخ عمر شخص اخو مالكي بتنيه شخص دوش يعني والله يعني احترامه يعني وكي احترام امريكا كذات اللي بهندين بله شيخ ام بگومان تو آزادی چه سرنجا خواهد نشام دهی شیخ عمر بله بگومان بله برزان که به دفرا بارزان سپاس بو سرنجا تا شاکر لاولی رو که شاکر فرمو اوقات باش اگر بله که شاکر کاد منظور کم آوا اگر بکرتی اوقات باش بله برزان من بابا کتی کوتای بینم جارا بله لخدمت دم فرمو جارا ككاتي الشر بياخذ قرشي عسكري سياسي لبين دو طرف دارو ذاتن جارا مجموعه بطاقه مجموعه ورقه كاستعمالها كتن برامبر يكتذا بلا من الناس انا ورقي واخيري مالشي بو قدغه كردني سياري طابلو كردستان بو وسط الجنوب كاتيه بو بمناسبه محرمه ياخذ بيكزاريه واگر بيكزاري بيتن اما لبري همو اوانه ذاك دروزبوني اوبراسيوني دزلاو ياخذ حتى گرژێکی کە هەبوو بێتن یاخود وەرەقەیەکی زەخبە ئەبووە کوردستان کاتی خۆی پیادەی کوردی بیر لە یەکێت کردایە زۆر بە شتێکی سل و نەرم بە ئاو تعاملی لەگەڵ بکردایە بەنداوەکانتەوە بکردایە یاواسەڕە بەنداوەکان ئەگەڕێن چەند گوندێکدا ئەگریتن بەڵام خۆ قازانجی لە زەرەر زیاترە ئەو گوندا ناتوانن قەرەبوو بکرێنەوە ئاو بگیرێتەوە لە منطقەی وەسەط و جنوب حکومەتی مالکی تر حکومەتی مالکی نابەدەیانی وەکو مالکی تاکە ناتوانن دەرەقەت بەڵێ کای شاکر ببوورە کات منزور کەمەوە کای کاورەی شەکر ئەویش فرس دەرفەتی بێ کای کاورەیە کرد زۆر بە کورتی لەبەرە کەمتر لە دقیقات بەڕێستان وەڵام من دەربارەی و بڕیارە من دەستخۆشی لە بەڕێزمی لە مالیکی یەکەم لەبەرەوەی لە هەرێمی کوردستان ئاشێکە و نەزانەی گێڕێوەکو ئەمریکەکان و توانە هەرێمی کوردستان پڕکراوە لە سیارە لە ڕێگەی هێرێژۆیانەوە ئەوێ پڕ بکەن لە سیارە مالیکی بۆ جۆرە ڕەمەکی نییە بڕیاری خۆیدا من زۆر دەستخۆشی لە یەکەم دەربارەی پێشمەرگە بە پارەی خۆی فیشێکی کردیوە پارەی خۆی جلی کردیوە ئایا گەر کەسێ بە پارەی خۆی بکرێت لە حکومەتێکی ئاوا شەڕی بۆ کرێ بەی جۆرە شەڕ بەڵێ کای کاورێ بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ بۆ بەرەکاتمان هەرنەما بەڕێزان نەمیویدارین سەرنجا جادا کوردستانی لێ سەرڤێ پرسانوری مالێکی گەلێ پرسێندم مێگومان سەرنج هەبوون بوارین پەیوەندی دارگەشت بن حیاسە بەهەیە ئەم تەوەرەکە دیە گەرم یە ڕۆژەوێدات خزمەتەوە دابینە شاد و بەختەوار بنێڤار باش